نشاء أعطي مثل وفي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني مرة فقير مرة صبي أنا المدير. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني very poor مرة صبي مدير يا سعد. أنا وسعد على الوعد في فلاشات. أيوة بكرة الوعد بعده بعد وأحلى مطبات. وإحنا بعد على الوعد في فلاشات، يعطي مثل مع التحيات. مدام كورونا كام دەی هاوڕێیان ناوی خوا بهێن و دەست بە خواردن بکەن. چی دەست بە خواردن بکەن؟ تخوا بەڕاستیتەوە خواردنی هاوسەرەکەتە؟ ئەوە چییە؟ خواردن لە ڕێستۆرانتەوە بۆ هێناوم، گاڵتەمان لەگەڵ دەکەی؟ چی دوێت؟ قسەت کەم بکەوە. بەڵێ ئەوە چێشت لێنەری ماڵە، وەکو تۆنیم کە لەسەر ڕێستۆرانتەکان بژیم. های گەمژە چێوتی کەم لەسەر ڕێستۆرانتەکان دەژیما بۆ زانێریت کەس وەکو ژنەکەی من نییە لە چێشت لێنان. تەواو ئێمە لێرەین، هی هاوسەرەکەشت دەخۆی. بەخوا قسەی سنی ڕاستە، ئێمە حکم ناکەین بەر لەوەی کە تامی نەکەین. تا ئیتر بەڵێنتان پێ دەدەم، باشترین خواردنتان بۆ ئامادە بکەم. منیش لێرەوە بەڵێن دەدەم. تەواو هاوسەرگیری دەکەم. پیرۆزە عەبدولحەمید، پیرۆزە عەبدولحەمید. سوپاس دەکەم. زانە لەبیر نەکەی کەسێک دەهێنی شارەزا بێ لە چێشت ئامادەکردن، با چێشت ئامادە بکە، لەبەرەوەی گرنگترین شتی هاوسەرگیری چێشت لێنانە. سیرکە ها؟ ئەو ئەوەتە وەکو من ئەها ئەوەتە ها دەیبینی؟ دیارە خۆش دەبێ سەعەد. دایکم دانەیەکی بۆ دۆزیومەتەوە کە پرۆژەیەکی ماڵی هەیە بۆ خواردن دروستکردن. ماشەڵڵا لە ئینستاگرام هەمووی باسی ئەو دەکات. دەڵێن کە کارەکانی زۆر جوانە. تەواو دۆزیمانەوە. ئێستا لای تۆ، دواتر بۆ لای هیلال، دوای هاوسەرگیریەکەش لای تۆ. بەسەرچاو هەرچی بڵێ فەیساڵ فەرمانتە. دەستخۆش هەر بژی. دای هەڵسم بۆ خواردن. حەسەن دەی. من هیچ تاوانێکم هەیە تووشی منیا دەکەی، یعنی هەڵەی کرد سەعد نەیوت ئێمە خواردنی چێشخانە دەخۆین، ئێمە هەر خۆمان لێ ڕێستۆرانتەکان ناردەخۆین. ئەری تۆ ئەو چیتە؟ بۆچی تووڕێی؟ تەواو ئەوەی بوو تەواو، دواتر سەعد لای ئەوان منیشکاندەوە. نەدا خوا سەرکەوتوتکە ئەڵێم بەسە. من لەو ڕۆژێک کە هاوسەرگیریم لەگەڵت کردووە هیچ داواکاریم کردووە کە بچیتە ناو چێشخانە؟ خوا سەرکەوتوت بکە ئەو جارە بەڕێ بکە. چی بڵێم؟ خوا لێت خۆش بێ، چی بڵێم هاچی بکەم؟ خوا بمان پارێزێت، سەعد گاڵتەم پێ نەکە. شتێکت وت؟ ناجانەکەم شیرینیەکە خۆشە، بێگومان تۆ کردوتە. بیخۆ بێدەنگ پێم بڵێ لەسەر خواردنی دوێنێ چیانوێت؟ چیان وت گیانەکەم بەخوا لەبەرەوەی زۆریان خوار بوو، بەخوا زۆری نەمابوو کە دەستەکانیشیان بخۆن، زۆر سیر بوون، وەختا بوو دەستەکانیان بخۆن. نۆشیان بێ گرنگەوەیە من ڕووی تۆم سپی کرد. هەک خواتە من درێژت بکات ڕوت سپیە خۆن، بەڵام ئەم جارە داوەتەکە لای هیلالە، چۆتە لای ئەو بڵێ زانی لەو چیمان بۆ دەکە. لای هیلال لە ڕێستۆران دەیهێنێ. نا وتی هاوسەرەکەم دەیکا. نەدا بابا ئەو بۆقە لە ژیانی نازانێ خواردن دروست بکە، ئەو لەسەر دلیڤەریەژی. بەخوا هیلال وتی کاوسەرەکەی دەیکات و تەواوم ئێمە ئەوها جۆبیز بووین. دەوازی لێ بێنە، دەزانم لە ڕێستۆران دەیهێنێ و دەڵێ ئەوە ژنەکەم دروستی کردووە فەرموو نۆشیکەن، دوایش ئەڵێ ئەوە خواردنی خێزانەکەم بزانن چۆنە. کێشەنێ دەیخۆین و تامەکەش وەردەگرین و بۆ چوونی خۆمان دەڵێن. بەڕاست سەعد ئەڵێم کەی پێتانی وتوەرن منیش ئاگادار بکەوە باشە؟ بۆچی؟ چی بۆچی؟ تاوەکو منی شیرینیتان بۆ ئامادە بکەم، تاوەکو تامە ناخۆشەکەی نەداتان لە دەم نەمێنێ. مەبەستم خواردنی ڕێستۆران. بەخوا شەیتانی ها. ماشەڵڵا خواردنەکە زۆر خۆشە، دەست خۆش بێت. سوپاسگیانەکەم. ئەرێ دڵەکەم پێم بڵێ کەی بەو دەستە زێڕینانەت خواردنێک بخۆین.
نکتەیەکی خۆش بوو گیانەکەم چیتە ئەم ڕۆژێکت بەسەراتوە تۆ دەزانی من نازانم خواردن دروست بکەم هەر ناچمە چێشخانەوە ڕاستە بەڵام دەزانی منیش دەمەوێ کە هاوڕەکانم بانگ بکەم خواردنی ماڵ بخۆن هەروەکو ئەوەی کە من دەچمە ماڵیان خواردن دەخۆم یانی دەزانی لە دوای خواردنی ژنی سەعات 50 لە دوای دەخۆی یانی منیش دەمەوێت کە شانازیت پێوە بکەم بڵێم ژنەکەم دەزانێت خواردن دروست بکە فایساڵ لەو ڕۆژەوەی هاوسەرگیریمان کردووە دەزانی مەرجێکەی لە نێوانمان من نەدەچمە چێشخانە و نەدەشزانم خواردن دروست بکەم وە بۆیە گیانەکەم پێویست ناکە ئەو داوەتانە بکەی ئەو ئەرکانە خۆت ڕێکی بخە گیانەکەم من خواردن دروست ناکەم باش خۆم ڕێکی دەخەم باشە ئەی پێت نەگوتم بەیانی چی بخۆین لە ڕاستیدا دەمەوێ ستیکم دەوێ ستیک بەخوا هاوسەنگ گیریم گەورەترین هەڵە بوو یاخوا بە خێربەی ئەسرار بە خێربەی بۆ ماڵمان بە خێربەی دایکی قسە و قسەڵک ئەوەی هیچیت نهێنیەکت نییە ئەرێ بەڕاست پێم بڵێ چه هەواڵی نوێ هەیە دایکی فەرید گەیشتە کوێ جانەکەم هەموو گەڕەکە کە دەمرن بۆ قسەکانی من ئەوە تۆ چی دەڵێ دەڵێم ژنانی گەڕک لەم چەند ڕۆژە جگە لە بابەتی نەدا هیچی تریان نییە دەڵێن بۆ داوەتەکە نەیزانیوە خواردن دروستکە ئاسانە ئاسان با بچوو باە بۆ ڕێستۆرانت و خواردنێکی باشی بهێنا بە وی جانەکەم ڕێستورانتی چی تەلەفۆن بۆ دایکی دەکا و دای دەخات تەلەفۆن بۆ هاوڕەکەی دەکا و دای دەخات دیسان تەلەفۆن بۆ دایکی دەکاتەوە و دای دەخات خۆوە ژانەوی تایە خۆی و دایکی بشکێ ئەگەر دایکی ئافرەتێکی باش بواە خواردنی فێری ئەو مریشکە دەکرد دەڵێ چی سەیری دایک بکە و اینجا کچ بخوازە وی ئەو بەستە زمانە هیلال ئەو تخوا زۆر گوناحە بەڵام ئەگەرەوە من بوومایە یەکسەر ژنی دووەمم دەهێنا بەخوا ڕاز دەکەی حەقی خۆیەتی هیلال لەسەر خەم و خەفەت بەرگەی گرتووە بەخوا ئەو داماوە ئەوەنە خەفەتەخوا هەر کورتە بێتەوە بەخوا بەستە زمانە دەڵێ گەڕێ بابی خۆیندەی قسەمان هەیە تۆ چی دەڵێ قسەی گەڕەک هەموو لە لای منە ماشەڵڵا ڕۆژنامەی تودای بێگومان هەموو هەواڵەکان لە لای منە دەی زەینەب گیان پێم بڵێ چی بکەم تۆ لە من باشتر دەزانیت گوێ بگرە نەدا ئەو پیاوەت کە دەیەوێت داوت بکەن هاوڕێکانی بێنێتەوە بادایکی خواردن دروست بکە یان نیچە لە خۆشکەکانی گیانەکەم تۆ لە سەرت نییە بچیتە ناو چێشخانەوە چاوەڕێی کەسێکی نەخێر گوێ لە قسەکانم بگرە وی نا حەزم لەوە نەبوو چۆن بەبێ من کۆ دەبنەوە و لێرە دادەنیشتنها پێم بڵێن بێ ئەوەی تەلەفۆن بۆ من بکەن بێ ئەوە پێم بڵێن وەرە ئێوە چی دەکەن لێرە بەبێ من دانیشتون ها ئێ پێم بڵێن چۆنن باش نەحواڵتان چی هەیە چی نییە بۆچی پێم ناڵن باسیکەن دەی باسیکەم بۆم دەی بڵێ فەرمو باسیتان دەکرد دەی فەرمو باسی کە دەی ئەوە سەر دەبێتەوە بیخۆ دەی بسم الله الرحمن الرحیم بەخێر بێ گیانەکەم ئەسرار ماڵەکەت ڕوو نەکردەوە مەترسە لە سەرەتاین یانی زۆرت لەسەر چێ نەپەڕیوە پێویست ناکا گیانەکەم ماڵی خۆت تەوازەوە بێنە ئەرێ نەدا تۆ ئەو شیرینە دروست کردووە دەزانی نوکەیەکی خۆش بوو نەدا چۆ چێشخانە بۆ مێردەکەی خواردن دروست بکە دەتەوێت شیرینی بۆ تۆ دروست بکە من توزانم وتم لەوانەیە ئەو کردبێتی ئەرێ نەدا گیان لێتم نەپرسی تۆ چیت کرد بۆ داوەتەکە ها ماشەڵڵە هەواڵت پێگەیشت جانەکەم من ئەسرارم نهێنیەکان لە لای منە من بیری هەموو نهێنیەکانم هەموو هەواڵی گەڕک لە لای من هەیە بەخوا جوانە نازانم دەڵێن دەیکەنە ناو خواردن بزانە چی وەرە بچینە ئەوێ وا بزانم ئەوەی بۆی دەگەڕین دەیدۆزینەوە بەڕاست بەڵێ خۆش مژدەبی دەی تۆ پرۆژورۆ من خەریکە خاتم دەشکێ بۆ خۆم دەچمە کۆفیە یا چێشخانەیەک لەوێ دادەنیشم چایەک قاوەیەک دەخۆمە مێشکم ئارام دەکەمەوە دەوەرە گیانەکەم بەدەست خۆت نییە
من لەگەڵ خۆمم هێنایی بۆ ئەو یارمەتیم بدەیت دەتەوێت جێم بهێڵیت و بڕۆی نەدا گیانەکەم لێم تێبگا من حەقم بەسەر بەهاراتەوە نییە من کەسێکم دروست کراوم بۆ مارکە و کرێم نەوەک بۆ بەهارات دەڵێم با بڕۆی نۆ قسە نەکەیت دەی بڕۆ دەی توش بووین بڕۆ بەهارات لێم تێدەگەیت یان بەخوا من تێناگەم دادە چیتەوێ من تێکەڵەیەکی بەهاراتی جادوویم دەمەوێت بەهاراتێک بێ وا لە خواردنەکەم کە زۆر خۆش بێ سیرکە ئەوانە هەمووی بەهاراتن ئەوە بەهاراتە ئەوە بەهاراتە ئەوە بەهاراتە هەمووی بەهاراتە تۆ کام جۆرە بەهاراتە دەوێت زەینە تێی بگەێنە بزانم من چیم دەوێت بابا گوێ لە من بگرە ئەو ژنە نەدا نازانێ هیچ شتە دروست بکە ینی نازانێ دروستی بکە تۆ ئێستا چی بۆ دەکەی هەر بەهاراتێ نیو چیلۆی بۆ دادەنەی ئەو ژنە داوەتێکی هەیە خواردن دروست دەکا ئێستا لێم بەڵێ تێگەشتم لای ئەو پیاوە ئابروت بردەم خۆ ئەسرار بەهاتای باشتر بوو هیچ نەبێ بدوتەیە دەزانێت خواردن دروست ئەی بۆچی ئەسرار نهێنە گیانەکەم بڵێ کە ناتەوێت شەرمەزاروی لە لای مەریەم دەی گوێم لێ بگرە ئەم جارە خۆم کردە قوربانی لەگەڵ تاتمە دەرەوە جاری داهاتوو دەچمە ساڵۆن یا بازار نەک بەهارات باشە زەینەب تەوا دەڵێم زەینەب سەری لای ڕاست مەکە خێرە بڕۆ دەیخێرە چی بووە زەینەب نەدا سڵاوتان لێبێ ئەی نەموت سیر مەکە و خێرا بڕۆ دەی پێ بکەنە دەی هەلە یە هەلە بازار ڕووناک بۆوە و جوانی دەرکەوت بزانە ئەرێ نەدۆ ئەو هەموو عەلاگەیە چییە؟ دوکانەکەنەوە لە ماڵەکەتان؟ لە بۆنەکەی دیارەکە ئەو بەهاراتی کڕیوە سەیریکە ماشەڵات لێبێ پێویستە ئاژەڵ سوود لە بۆنی تۆر بگرێت لە بەرەوەی توتە ناو عەلاگەکان بێگومان بەهاراتە کڕێ بۆ داوەتەکە بەڵام نهێنیەکە لە بەهارات نییە نهێنیەکە لە پەنجە زێڕینەکانە گوێ بگرە پەنجە زێڕی من دەزانم چێشت ئامادە بکەم بەڵام من حەز ناکەم وەسی خۆم بکەم لە داوەتەکە دەتبینین دەمانەوێت بزانین ڕوود سپی دەبێ یان شتی تر چی گیانەکەم مەبەست ئەوەیە من نازانم تێش لێ بنێ بەڵێ نازانی ناتخوا ئەرێ جۆ ئەرێ بەسەوە چیدانە خەڵک ڕاست و چەپ سیرمان دەکات ئابڕوومان چوو لێرە با ڕێزان بمبورن من دەبێ بڕۆم بەخوا پرستیجیتان وێران کردم ڕۆدایکە پرستیجی یاخوا بەخێر نەچی باش شەربەتەکەمان بخۆین بیخۆ قسەکە زۆر ڕاستە سەعەد گیان بەخوا بەداخەوە ڕۆژانی تر ئاوا وژ کات دەڕوا بەڵێ بە خێرایی کەچی ئەمڕۆ هەر ناڕوا هەروەستاوە ناڕوا ڕەمەزانم بیرکەوتەوە ناڕوات و ناڕوا مەبەستی تۆیە ها های فەیساڵ ئێوە هێشتا گەنجن و وە داهاتوتان لە پێشە بەڵام ئێمە تەواو بووین و کۆتاییمان پێات و خوانە نشین بووین تەواو تێپەڕی بەسەرمان کاکە تۆ دەربارەی خۆت قسە بکە من هێشتا گەنجم ژیان وا لە بەردەممە ئێستا ئەس لەوە بێنن هاوڕێ هیلال ناتێ خواردن بهێنیت دیارە بیرت چووە ڕوونە کە دەیەوێ بچێتە دەرەوە پێی شەرمە لە پێشمان بڕوات نابێ کاری وا بکات ئەرێ هاوڕێیان شاید بن ئەو پیاوە گاڵتە پێ دەکات خۆ دەبینن نا هاوڕێیان ئاوا نابێ بۆچی گاڵتە بۆ بەستە زمانە دەکەی بۆ ئەو گاڵتەیە بۆ ئەی لێمەکەن تووشی نیگەرانی بێ دیارەکە ئەو چیرۆکە بۆتە پێشبڕچێ لە نێوانیان بۆیە ئێمە پێشبڕچێ شێفی جیانی دەبینین بەڵام ئینشاڵڵا من هاوسەرگیریەکە بکەم هەموو شت ڕوو لە من دەکات گەشبین مەبە هیچ کات وەکو خواردنی ماڵی ئێمە نابێت ئۆف بەڵێ ئەی چۆن باشە بە قوربان بەڵام ئینشاڵڵا دوای داوەتەکەم قسەت ناگۆڕدرێ ئەی باشە دەیبینین دەیبینین هەر خۆی دەیبینین دەیبینین وەک پێم وتی ئەم سینیە ئەیبەی بۆ ماڵی نەدا نەکەی دواکەوی زووە گەڕێیتەوە ها باشە خاتون بەسەر چاو ئەمە بۆ شوێ ڕۆی چی برد دەبێ بۆ کوێ بڕوا دەچێتە ماڵی نەدا هەنێک شیرینیم بۆی دروست کرد چەند جوانە ئاوا یەک دەکوشن و تووڕە دەکەن چەند جوانن باشە بۆ چی بۆ لەبەر ئەوە تۆ بەڕاستە سەعەد ئەزانی ئەو خەڵکە چی بەنەداڵێ بۆچی چی دەڵێ ئەو ئافرەتە تەندروستە نییە ئافرەتی تەندروست ئەوەیە کە بۆ هاوسەرەکەی خواردنی خۆش دروست بکە
و ئاگاداری لە شولاری بێ. لە شولار وەکو من تۆ سەیری هیلال بکە لەسەر خواردنی مەطعەمەژی. دە تۆ باشتێکت پێ بڵێم چۆن زانی نەدا نازانی خواردن دروست بکە. چی چۆن نەزانم گیانەکەم ئەو خەڵکە هەمووی باسی ئەو دەکەن دەڵێن نازانێ خواردن دروست بکە. نەوەکار ئەوەش 24 کاتژمێر دلیڤەری لە ماڵەکەیەتی و منیش لە ژیانم تا ئێستا دلیڤەری نەهاتۆتە ماڵەکەمەوە. بەڕاست هیلالیش ڕۆیی شەوی داوەتەکە گاڵتەی بە من دەکرد. گاڵتەی پێ بکە. باش شاروا دەکەم. و دواتر دڵنیام لە بازار چاودێری کردم لە بەردە مەسرار و زەینەب شەرمەزاری کردم. هیلال من لەگەڵ تۆ قسە دەکەم. ئەرێەوە تۆ چیتا؟ گرنگترینشت ئەوەیە پێم بڵێ ئایا تۆ هیچ بەهاراتت کردی بۆ داوەتەکە؟ نەدا خواسەر کەوتوت بکە شەرمەزارم نەکەی لە بەردەمەوە خەڵکە. ئەوە چرکە بە چرکە دەژمێرن بۆ داوەتە. شەرمەزارم مەکە و تکایە ڕومڕەش مەکە. ئەوە چێ ئیتر هاتووە؟ مێری ئەو بۆ کوێ ڕۆیی؟ با بزانم چێ؟ ئێدە بڕۆ چاودێریم دەکەن قسەی ژنانە. من بیر لە داوەتەکە دەکەمەوە حەیام نەچێت ڕومڕەش نەبێ. ها ئەوە چیە لە دەستە؟ شیرینی مریەمی ورد ناردوێتی بۆ ئەوەی تووڕەم بکە بینی چی لەگەڵم دەکا؟ لە بۆنەکەی دیارە خۆشە. دەستت لابە بۆ بیبینە ئەو ڕەنگانە چەندە جوانە. سەیری ئەمەکە سێرکە چۆن دووریویەتی سەیریکە چەندە جوانە. شێتت دەکات نەخشەکەی بەڕاستی. ئەرێ شتێک بڵێم زەینەب من ئارەزوی ئەو باشتم کە تۆی تێدا دەژی. تۆ بۆ خۆت گرنگی بە نینۆک و دەرچوون و جوانکاری دەدەیت. بەڵێ ئاوە باشترە لەوە خۆشترە چێش دروست بکەیت. بێگومان گیانەکەم ئەگەر زەینەب گرنگی بە جوانی نەدا چێ گرنگی دەدا؟ دواتر با لە نێوان خۆمان بێ ئەسرار. من حەقم بە چێشخانە خواردن و شت نییە. دەترسم نینۆکم بشکێ. یانیش دەتەوێ وەکو مەریەم و نەدام لێبێ سوێند بەخوا شەڕە چێ خواردنی خۆشترە و دەستاوی چێ بەلەزەترە. ئەوانە ئەوە بیرەکەنەوە لەم دنیاە ڕێستۆرانت نییە ئینستاگرام نییە پرۆژەی ماڵی نییە وازیان لێبێنە تخوا. بۆستە بزانم ئەوە نەدای پەیوەندی دەکا ببوورە. وی زەینە باگەدار بە نەدا نەڵی کە من لە لای تۆم باشە خەمت نەبێ. بەڵێ نەدا گیانەکەم بەڵێ سپاس بۆ خوا تۆ چۆنی. بەڵێ گیانەکەم بڵێ نازانم بەڵام ئەگەر دەتەوێ لە یەکێ لە کچەکان دەپرسم. باشە تەواو ئۆکێ. باشە تەواو چیتە؟ پێتم وت بە مەریەم ناڵێم. باشە گیانەکەم دەی دواتر قسە دەکەینەوە. باشە خوات لەگەڵ. ئای بەستە زمان نەدا. زەینەب بۆچی پەیوەندی کرد؟ باسی کەسێکی دەکرد کە چێش دروست بکات. وای دەم بشکێ خوا. ئای پێیوتم کە بە مەریەم نەڵێم. وی ئەوە چیە زەینە پێویست بەوە ناکات. من بە مەریەم ناڵێم. ڕاستە قسەکەت بە مەریەم ناڵێین. بەڵام من تەواو لە پێشتۆ وتم گیانەکەم دەڵێم قاوەکەت بۆ ناخۆیتەوە. من چۆن جیاوازی بکەم لە نێوان بەهارەتەکە؟ وەڵڵا نازانم ئەوە چییە؟ دەی با کەمێک ئەوەش بێت. دیارە ئەمە هیچ سوودی نییە. سەیری دانەیەکی تر بکە باشتر. ئەوە چییە؟ بۆچی ئەو چێشخانە ئاوایە؟ ئەو بۆنە چیەکەوە دێتەوە بەری دنیا؟ ئای خوایە سعد و ژنەکەی نەیبینن. بۆنی خواردنەچێتی ڕێک مرۆڤ شت دەکە. دواتر شتێک پێ بڵێم پێویست ناکە هەموو جار باسی مەریەم بکەیت. ئەو ژنە بۆتە کابوس لە ژیانم. وەرە بی خۆبزانم چۆنە دەی پێم بڵێ. چی بخۆم؟ ئەوە چییە؟ نەکەی ئەوە لە ڕۆژ داوەتەکە بکەی. ئەی قوربە سەری منایی لە دە سەعەت نەکەی دەمکوژ. دەزانی چی؟ بڕۆ دەرەوە باشترە لەوەی دانیشی وام لێ بکەی شەرمەزارت بکەم. بەس نییە لەوەی تووشی ئەو بەڵایەت کردم ها؟ بەس نییە هیلال. باش گوێم بۆ بگرە کوڕەکات چاوەڕێی ڕۆژێکن کە داینن بۆ داوەتەکە وا منیش ماگێکە لە دەستیان ڕادەکە بۆ زانیاریت بەیانی لام دەبن تێگەیشتی ئەندا ئەوانە سبەی لە باڵی ئێمە. نا هیلال خوا سەرکەوتت بکە تەنها 2 ڕۆژە بدەنێت تاوەکو خۆم ڕێک بخەم باش. کچێ ماگێک بەس نەبوو 30 ڕۆژ هەی ساڵم.
باشە چی دەڵێ ئەوەش تاقی بکەوە بۆی هەیە ئەمە خۆش بێت دەبڕەوە پیرۆزە عەبدولحەمید بۆ هاوسەرگێریەکەت خوا سەرکەوتوتان بکات و مناڵی ساڵحت پێ ببەخشێت. سپاسان دەکەم نزای خێرمان بۆ بکەن. ئەرێ شتێک هیلال لەکوێیە؟ هیلال لەکوێیە؟ لەو ڕۆژەوەی سەعات باسی داوەتی کردووە ئەو پیاوە خۆی بزر کردووە. بەڕێزەکانم گوێ بگرن ئەو قسانەتان باش نییە ئەو پیاوە ئەگەر بترسابایە داوەتی نەدەکردی لە پاشان ئۆتە گەیشت بەخوا بەسەر ناوی خۆی گەیشت. سلام علیک علیکم السلام یاخۆ بەخێر بێ. کوڕە هیلال خێر دەزانی وامزانی جارێکی تر نایێتەوە مەجلیسی ئێمە. بۆچی؟ من نەشتێکم لە ئێوە داوا کردووە و نەشتێکیشم کردووە وە تاوانی شم نەکردووە هەرکە دەمبێنن هێرشم بۆ دێنن. لا حول ولا قوة إلا بالله تەواو دەستمان بەشەر کرد بۆ خوا ئارام بن براکانم. باشە بوەستن لە ڕاستیدا من لەگەڵ سعدم ئەو داوەتکردنەچی لە هات مانگێکە چاوەڕین نەخواردنەکەمان خوارد نەبینیمان. هایخوا ئەرێەوە چییە چیتانە من تووشیان دێ بابەتی خێزانی بووم بەڵێن بێ دوو بەیانی هەمووتان لە ماڵی من داوەت تەواو هەرە بوو تا داوەتە. جوانە من لە ئەمڕۆ بە ڕۆژوم تاوەکو تامی خواردنەکە بکەم بە خواردنی ماڵی براکەم هیلال. گاڵتە دەکەی وانە؟ کورتە باش وازی لێ بێنە باشە من پرسیارێک فەرموو. پرسیارێکی گرینگە یانی لەبەر تۆ خواردنەکان چین یانی مریشک ماسی گۆشتە شتێکی کەرەیە جگەر هەیە جگەری تایە چییە مینۆتان بۆ بێنم؟ براکەم تەواو پێتانم گوت بەڵێم بێ ئەواسەوە بێنن لە بیرم چوو پیرۆز باوی دێ بکەم پیرۆزت بێ خوا سەرکەوتوت قوربان و تەمەنت درێژ بێت بە منداڵەکان دڵخۆش بین ئینشەڵڵا. سوپاس جانەکەم ئەوە بم بۆنێوە ژنەکانیشتان دەبێت ئەم داوەتیە بخۆن ژنەکەم دەیەوێت ژنەکەت داوەت بکە. زۆر سپاس هیلال شتێکی باشە کە هاوسەری منیش ئەوانەی ئێوە ببینێت و ببنە گروپێک بێکەوە. بەڵێ ڕاست بەداخەوە من سینگڵم ببوورە سینگڵم. چی دوو داوەت بە یەک جار؟ نا ژنی عەبدولحەمیدیشی داوەت کردووە دەمرم ئەو متمانەی لەکوێ هێناوە؟ ئەکسێ من دەڵێمەوە نهێنێکی تێدایە وە دەترسم ئەو داوەتە ببێتە پەنێک بەخوا پەن لە چاوی بدات ئینشاءڵڵا نەکا قسەی ئەسرار ڕاست بێ. قسەی چی؟ ئەسرار وتی کەنەدا تەلەفۆنی بۆ زەینەب کردو وەوتوێتی چێژ دێنەرێکی باشی بۆ بدۆزێتەوە تاوەکو یارمەتی بدات بەڵام وەرە زەینەب بۆ خۆی شتانە نازانێ جگە لە ئەتەکێت و مەیکەپ هیچ نازانێ. ئەدەکچێ وازیان لێبێنە چی دەڵێن بابیڵێن هەواڵی ئەمڕۆ بە پارەیە و سبەینش بە خۆڕاییە بەڵام دەترسم سبەی هیلال گاڵتە بە من بکام هەتیوە. گوێ بگرە تۆ دڵنیای دەزانی خواردن دروست بکەی؟ بەڵێ زۆر باش خواردن ئامادە دەکەم. باشە دەزانی ئەگەر خۆش دەرنەچێت جارێکی تر نایێتەوە ئێرە ها ئەوە دەزانیت؟ ئینشاءڵڵا با تاقی بکەمەوە دڵنیام. زۆر بەتامە. نەدا ئەوە چێ تۆ لەکوێ؟ لەکوێ بم لە تێشخانە. ئەی ئەوە چێە؟ ئەوە چێش لێنەری هاوڕێکەمە بۆ داواتەکە وتیان خواردنی زۆر خۆشە. بەڕاست من وتە بڕوسپیم دەکەی تۆ ئەگەر بتزانی با چێش لێ بنێ ئەومان بەسەر نەدەهات گرنگ ئەوەیە ئەوە بزانە خواردن بۆ ژنانیشە وە نەک ئەوەش دەمەوێت ژنێ عەبدولحەمیدیش بێ. چی؟ تۆ شێت بووی تا پیاوەکانم لە کۆڵ خۆم کردەوە دەتەوێت داوات بۆ ژنەکانیش بکەم دوو داوات لە یەک کاتدا دواتر ژنی ئەو عەبدولحەمیدە چێە؟ من ئەو ژنە هیچ ناناسم. بەسە ئەوەی ڕوویدا دواتر بەیانی هیچ نابێ بەڵکو ئەمەش خواردنی خۆش دەردەچێ و ڕووماسپی دەکا لە پێشان. داوەتی ژنان یانی مەریەمی وەرچیش دێت دەی تۆش تەواو بە. یاخوا بەخێربێن هاوڕێیەکانم گەورەتان کردم یاخوا بەخێربێن زۆر خۆشحاڵ بووم پێتان دڵم زۆر خۆشە. زۆر سپاست دەکەین خوا زیاترت پێبەخشێ. ئەو چی دەڵێ؟ پەیوەندی بە تۆ نییە. وایە دەڵێم هیلال ئەو خواردنە دواکەوە دەتەبێت بمرین لە برسا. ئەرێ هیلال سعد ڕاست دەکا بەخوا مردین لە برسە کوانێ خواردنەکە. ئەرێ هاوڕێیان ئەوە چیتانە ئێمە گەیشتون دواتر من هەز دەکەم ئەو خواردنە پێویستی بە ئاگرینیزم هەیە وایە ناهیلال نییە هێلکەیە
نا قسەکەت ڕاستە من لەگەڵتم ئەو خواردنە پێویستی بە نەفەسێکی درێژ هەیە ئەوە گەیشتون تۆزێکی تر دەگا ئارام بگرین کوڕینە ئارام بن ئارام بنی چی خۆڕامان نەکردووە ئەریتە پێم بڵێ جوان دەرچوە بۆنی خواردن ناکەم دیارەکە هیچی نەکردووە سێ بێدەنگ بە دیارە چاوەڕێ دلیڤەری دەکات تاوەکو بگە بێدەنگ بن بێدەنگ بن ئێوە شتێکتان گوێ لێ نەبوو بە ناوی شەرم ینی پێم بڵێن دواتریش خۆزگە قسەکردنتان لەسەر شتی باش بێ بێدەنگ بنی تر باشە زەینەبیان تۆ مێشکل لەسەر نینۆک و خۆت بێ دەی ئێستا بڕۆ داوەش وەرە بزانە چیت پێ دەڵێ ئەرێ بۆچی من بۆنی هیچ شتێک ناکەم ئەوە چیتە پەلەمەکە گیانەکەم با ئەوانە بخۆن و بخۆنەوە دواتر قسە بکەن تۆش کاریگەری دەبێ بەسەریانەوە قسەی لە ڕاستە ئێمە سەرەتا لەزەتی دەکەین و دواتر قسە دەکەین ئافری دەیوەرن ناوی خوای لێبێنن وەرن هەڵسن دەی فەرمون دەیوەرنە پێش بسم الله ئەروەتی ئەو خواردنە بۆچی دواکەوت مردین لە برسان نازانم مەڕی سەر بڕیوە سکم خەریکاتەکەی یاخوا بەخێر بێن ماڵەکەتان ئاوادان کردەوە ببورە نەمتوانی لەگەڵتان دالیشم خۆتان دەزانن لە بەیانیەوە لە چێشخانە ئەی جانەکەم خوا لە شت ساغ بکات کەم تەرخەمیشت نەکردووە بۆ ئەو داوەتە جوانە بوونە ئینشاءالله خواردنەکی خۆش دەرەچێ وەی مەریە بێ چاویلکەلێتم ناسیەوە ناجیانەکەم خەمت نەبێ خواردنەکە زۆر خۆشە بەڵام تۆ ئاگدار بە لە شەو زۆر بەخۆ بۆ تۆ باشنی پێم بڵێن ئەوە چۆنە بەلەزەتە ها بەڕاستی بەلەزەتە سەعەد دەبێنم زۆر سا خواردنەکەت بەدڵ نەبوو دیارە ئەوە تۆ نیە ئەوەندە بخۆی تۆ چیت لە من دەوێ ئێدە تەواو من تێر بووم زۆرم خواردتەوا و ناخۆم کاکە ناخۆم نا بەڕاستی خواردنێکی خۆش بوو من ئیتر ناتوانم هەناسە بدەم دەبێت دەست بەڕجیم بکەمەوە لەبەرەوەی بیری هاوسەرەکەم کەوتەوە خدا لێ خۆش بێت دانیشت و خۆی ڕۆمانسی کردووە ئەرێ سعات پێم لە خواردنەکەت بەدڵ بوو ئاساییە ینی خواردنێکی ئاساییەی تر نا ڕێگە نادەم بەڕاستی خواردنەکە بەلەزەتە وە من بەدڵم بوو وە من دەڵێم ئەنجامی ئەمڕۆمان یەکسان بوو شانی ئەو چاڕوانیە بوو تاویتر بەیانی دەڵێم بە هاوسەرەکەم خواردنتان بۆ ئامادە بکات باشە ئەوە منیش کارەکەم تاو دەکەم ناجیانەکەم بەدەست خۆتان نییە سرەتا دەبێت ئەو شیرینیش بخۆن اینجا بڕیار بدەن خۆ بەدەست خۆتان نییە چۆن شتیوا دەبێت نابێ ئەوها ئای ببورن جانەکانم دوو خولەکی تر خواردن ئامادەیە ئەرێ وەڵڵا چونکە مردین لە برسا سلام علیکم وعلیکم السلام بەخێر بێن و علیکە سەلام یاخوا بەخێر بێ جانەکەم چۆنی باشی نەداجان بەخێر بێ یاخوا زۆر بەخێر بێ سەر چاوان با پێتانی بناسێنم فاتیمە ژنی عەبدولحەمیدە ئەوەش بووکی نوێیە وەی هەزار جار پیرۆزە ئەرێ فاتیمە جانەکەم ئەوە بزانە من ئەسرارم ئەسرار هەمیشە لە ماڵی دراوسێکەتانم مریۆم چۆنی جانەکەم ئێوە یەکتری دەناسن بەڵێ دەیناسم مریەم کڕیارێکی کۆنی منە هەموو داوەتەکان و خواردنەکانی ئەو لە چێشخانەکەی منە و ئێوە سەلامت بن دوکانێکم هەیە بۆ خواردنی ماڵان تەنانەت ئەم شیرنی ئەم ڕۆژ لە لای من بردی مریەم ئەرێ چۆن بوو ئینشاڵڵە بە دڵت بووە مەریەم خوا سەرکەوتوت نەکە هەیوت أنا وسعد على الوعد في فلاشة أعطي مثل وفي مثل نبي قناعات أنا وسعد على الوعد في فلاشة يعطي مثل نبي قناعات مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني مرة فقير مرة صبي أنا المدير أنا وسعد على الوعد في فلاشة يعطي مثل نبي قناعات أنا بعد على الوعد في فلاشة يعطي مثل مع التحية مدام كورونا كام